بۆی بزانی لە چی ناز و نیعمەتێکای بڕۆ سجنەکان، بڕۆ سەردانی سجنەکان بکە بۆی بزانی نیعمەتی ئازادی چەندێک گەورەیە، بۆی بزانی کە چی ناز و نیعمەتێکی خوا بەسەرتەوەیە. خەڵکانێکی زۆر هەیە ئالەو نیعمەتە بێبەشن کە ئازادن، ئەلحەمدوللا ئێستا ئەتوانی بۆ هەر شوێنێکە خۆت ئارەزووکەی بڕۆی، بەڵام ئەو کەسانە لە چوارچێوەی دیوارێکدان لەگەڵ کۆمەڵە کەسێکە ئەژین پێیان خۆش بێ پێیان ناخۆش بێ، هەر ئەو کەسانەیە. ئەو خواردنەی کە دەیخوا پێی خۆش بێ و پێی ناخۆش بێ هەر ئەوەیە. ئەگەر ئەتەوێ بزانی ناز و نیعمەتی ئازادی چەندێک گەورەیە، بڕۆ پرسیار لە ئەوانە بکەن کە لە سجنان، بڵێ حاڵی ئێوە و حاڵی ئێمە چۆنە. خەڵکی وا هەیە دەیەها ساڵە سجنە بێسەر و شوێنە، ئێستش نازانێ ماڵ و مناڵی لەکوێیە. تۆ خۆت هەفتەی لە ماڵ و مناڵە دوورکەوی بزانم چی بەسەرا دێ، نە ماڵ و مناڵی دەیبین نە ئەوش ماڵ و مناڵ دەبینێ. بۆیە بزانە لە چی ناز و نیعمەتێکی خوادای بەس ناشکوری بکەین، بەسە ناشکوری بەسە. بڕۆ ئەو خەڵکە بدوێنە لە بازاڕەکان و لە شوێنەکانە هەمووی ناشکوریەک و هاوار و شیوەنیەتی. هەر کەسێک لە ئێمە حاڵی خراپ بێ، ڕبعێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەزعی مادی خراپ نییە. هەر کەسێک لە ئێمە حاڵی خراپ بێ، هەر کەسێکمان کەنیمانە دەقاتی باوباپیری خۆمانمان هەیە، کەواتە بەسە ناشکوری کردن. بەس نییە ئازادی بۆ خۆت حڕی دەسوڕیتەوە. خەڵکێ بە ئاواتی ئەوەیە یەک ڕۆژی بێتە لای ماڵ و مناڵەکەی بگەڕێتەوە، یەک ڕۆژ لەگەڵ ماڵ و مناڵی خۆتا دانیشتی لەبان سفرەی نان دەخۆی سپاسی خوا بکە، لە ماڵی خۆتا خەوتویتە سپاسی خوا بکە. بەسە ناشکوری کردن. چونکە بەڕاستی خەڵکێ دەیەها ساڵە بە ئاواتی ئەوەیە کە بەر بێت، ئەوەی کە بێتاوان گیراوە یا ڕەبی خوایە کاریان بۆ ئاسان کەی ئازاد بن، ئەوەشی تاوانبارە یا ڕەبی خوایە سزای خۆی وەرگرێ لە دنیا و لە قیامەت.